ئێرە شاری دایکە، ماڵێک لەناو سروشت و سەوزایی و دیمەنە جوانن لە ڕفێنەکەی شاخی گۆژە. من ئەمڕۆ لێرەدا باسی پرۆژەی شاری دایک و تایبەتمەندیەکانیتان بۆ ئەکەم. لە شاری دایک ماڵەکانتان پارێزراوە و سیستەمی زیرەکتانراوە بۆ جەڕەسی دەرگاکانتان. باڵەخانەکانمان دوو جۆرن، 9 نهۆمی و 15 نهۆمی و لە هەر نهۆمێک تەنها 2 شوقەمانەیە. ئێرە تاکە پرۆژەیە لە ناو شاری سلێمانی کە ماڵەکان زۆر دوورن لەیەکەوە و هەر ماڵێک ڕاڕەوی بۆ خۆی هەیە و لە کاتی هاتوچۆدا تراسەکانتان بێزار ناکەن. ئەمەش بەیەکێک لە تایبەتمەندیە گرنگەکاندا دەنرێت لەم پرۆژەیەدا. پرۆژەکە پێک هاتووە لە 16 جۆر خەریتەی جیاواز کە دوونوستنی و سێنووستنیشی تێدایە و هەر ژوورێک سەربەخۆی تەواوەتی دراوەتێ بە جای خۆتان ببینن کە شاری دایک چەند جیاوازە لە پرۆژەکانی تر. ئێستاش بابەستی تایبەتمەندی ژوورەکان بکەین لە شوقەکاندا. سەقفەکان بە کناف دروست کراون و عەرزەکانیش بە تەختە بۆ پۆش کراوە. هەروەها سیستەمی شۆفاش و غازی مەرکەزی و سیستەمی ئاگرکوژێنەرەوە و ئاو کارەبای بەردەوامی هەیە. ژوورەکان بە شێوەی زۆر فراوان و جوان دروست کراون کە ئەتوانین هەر جۆرە دیزاینێکی ویست بە خواستی خۆت دروستەکەیت. سیستەمی VRF بەکارهێنراوە بۆ گەرمی و ساردی ماڵەکانتان کە لەلایەن شەریکی بەناوبانگی هایسنسەوە بەرهەم هێنرا. ئەمەش یەکێکە لە نمونەی ژووری نووستنی ماستە. ئێستاش با سەیرێکی مەتبەخەکەی بکەین. کاونتەری مۆدێرن دروست کراوە بۆ هەر یەک لە شوقەکان بە تەواوی کەرەستەکانەوە کە مڕەشەح و تەباخ، هەروەها فڕن و مەساڵی حاجەتیشی تیا. بێجگە لە چێشتخانەی سەرەکی، چێشتخانەی یاریدەدەریش بەردەستە. هەروەها ژوورێکی دانیشتنی کراوە لەسەر مەتبەخەکە بەردەستە کە چۆن ئەتەوێ ئەتوانێت دیزاینەکەی. ئەمەش یەکێکە لە باڵەکۆنە گەورەکانی پرۆژەی شاری دایک کە ئەڕوانێ بەسەر سروشتی جوانی شاخی گۆژە و چاپیلاندا. شاری دایک تاکە پرۆژەیە لە شاری سلێمانی کە هەموو ماڵەکان ڕۆژ هەڵاتن و دیمەنێکی جوانی سروشتیان لەبەردەمە. ئەمەش سایتپلانی پرۆژەی شاری دایکە کە پێک هاتووە لە 11 باڵەخانە بە 16 جۆر خەریتەی جیاوازەوە و هەر یەکێ لە شوقەکان لە قاتی 1 تا 4 باڵەکۆنی گەورەیان هەیە و لە قاتی 5 بەرەوسەرەوە باڵەکۆنی بچووکیان هەیە. لەگەڵ هەموو ئەمانشدا قاتی سەرەوەی شوقەکانمان دوبلێکسن واتە پێک هاتووە لە 2 قات. هەر لەناو پرۆژەی شاری دایکدا چەندین خزمەتگوزاری بەردەست دەبێت وەکو مەلەوانگە و هۆڵی لەشجوانی، سوپەرمارکێت و ڕێستۆرانت، قوتابخانەی نمونەیی و داهێنگا، هەروەها مزگەوتیشی تێدا دەبێت. بۆ هەر پرسیارێک و وەرگرتنی زانیاری زیاتر سەردانی ئۆفیسی سەرەکی شاری دایک بکەن کە ئەکرێتە بەشی سەرەوەی پرۆژەکە. شاری دایک خەون بوو، بڕوامان پێهێنا و کردمان بەڕاستی. شاری دایک خەونێکی بەدیهێنراو.